بەڵێ سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش هەروکو پێشتر لە وادەیە کە دیاری کرابوو 27 ئەیلول دیارە یەکەم ڕۆژی بەڕێوەچوونی کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێ و ئەمڕۆ لەم هۆڵەی کە لە پشتی منەوەیە تەلاری هونەر یەکەم ڕۆژی بەڕێوەچوونی کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بڕیارە کاتژمێر 11 دەست بکرێت بە دانیشتنی یەکەمی یاخود ئەو ئامادەکارانی کە کراوە لە یەکەم ڕۆژدا دەست پێ بکرێت بەڵام ئەم کۆنگرەیە جیاوازە کە کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستانە جیاوازە لە 4 کۆنگرەی ڕابردوو بەڵام بەرلەوەی باسی جیاوازیەکان بکەم دەمەوێت باز لەوە بکەم کە ئەمڕۆ 600 ئەندامی کۆنگرە هەیە لە کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە لە کۆی ئەم 600 ئەندامە 260 کەسیان لە کۆنفرانسی مەکتەب و مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەڵبژاردنیان بۆ کراوەتە بە هەڵبژاردن بوون بە ئەندامی کۆنگرەکە لە هەفتەی ڕابردوودا کۆنفرانسی مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرجەم مەڵبەندە جیاوازەکانی شار و شارۆچکەکان بەڕێوە چوو 260 کەس لە مەکتەب و لە مەڵبەندەکاندا بە هەڵبژاردن بوون بە ئەندامی کۆنگرە لە کۆی ئەوە بەشێکی تریان ئەندامانی سەرکردایەتی مەکتەبی سیاسی ئەوانەی کە دەستەی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بوون ڕاستەوخۆ دەبن بە ئەندامی کۆنگرە و بەشداری لە کۆنگرە دەکەن و دەبن بە ئەندامی کۆنگرە بۆ کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستاندا و لە کۆی ئەمەش 100 کەس لە ماوەکانی لە کۆنگرەکانی ڕابردووشدا دیار هەر بەم شێوەیە هەبوو کە جەلال تاڵەبانی سکرتێری پێشووتری ئەم حیزبە لە کۆی ئەو کەسانی کە هەڵدەبژێردرێن بۆ کۆنگرە وەکو پێشتر باسم کرد 100 کەس لەسەر داواکاری خۆی کە لە دۆست و هەواڵان و نزیکی خۆیەتی ڕاستەوخۆ بانگشتی کۆنگرەیان دەکاوم ئەم کۆنگرێش کە کۆنگرەی پێنجی یەکێتیە 100 کەس لەسەر بانگشتی تایبەتی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بانگێش کراون بۆ کۆنگرە هاوشێوەی ئەندامانی تری کۆنگرە بەشدار دەبن لە دەنگدان بە و پەیڕە و پێشنیازانی کە لە ڕەشنووسدا ئامادەکرا و دەنگی لەسەر بڕیارە دەنگی لەسەر بدرێ بۆ هەیکلێکی نوێی یاخود سیاسەتێکی نوێی یەکێتی کە لە دوای کۆنگرەکاری پێ بکرێ ئەمانە بەشدارانی کۆنگرن و ئەمڕۆ سەبارەت بە یەکەم ڕۆژی کۆنگرە زیاتر هاوشێوەی کۆنگرەکانی حیزبەکانی تر یاخود هاوشێوەی 4 کۆنگرەی ڕابردوو یەکێتی ئەم کۆنگرەیە لە یەکەم ڕۆژیدا کە لە کاتژمێر 11 دەست پێ دەکات تاوەکو بە نزیکەی کاتژمێر 1 و زیاتر تەشریفاتیە دانیشتنی یەکەم سەرۆکی دەستپێکەیە و سەرۆکی یەکێتی وتاری دەبێ نوێنەری لایەنە سیاسیەکان بەشدارن و لە ناوخۆ لە دەرەوە نوێنەری کۆنسوڵەکان بە هەمان شێوە بەشدارە دەبن تێیدا وتاریان دەبێ زیاتر دەتوانم بڵم دانیشتنی یەکەم دانیشتنێکی تەشریفاتیە و لە دوای دانیشتنی یەکەمەوە دانیشتنی دووەم دەست پێ دەکات هەڵبەتە بە پێی و زانیاریانەی کە لە بەردەست ئێمەیە لە دوای دانیشتنی دووەمەوە کاتێک کە دەست دەکرێت بە دانیشتنی دووەم سەرجەمی ئەو ئەندامانەی یەکێت کۆنگرەکە بە هەر وەزیفە و پێگە و پۆست و پلەیەکەوە هات بێت ناو کۆنگرە و هەر پلە پۆستێکیان هەبوو بێ لە ناو یەکێتیدا وەزیفە سیاسەکان وەزیفە حیزبەکان نامێنێت دەبن بە ئەندامی کۆنگرەکەمە لە کۆنگری ڕابردووشدا بە هەمان شێوە وەکو نەریتێکی پەیڕەوی یاخود لە پەیڕەودا هاتووە بەم شێوەیە دەبێت کە ڕاستەوخۆ دەبنە ئەندامی کۆنگرە بە سەرۆکی یەکێتیشەوە دواتر بە پێ و کارنامانی کە هەیە لە بەردەستدایە هەڵبژاردنیان بۆ دەکرێت یاخود دەخرێتە بەردەم ئەندامانی کۆنگرە دۆنگی لەسەر دەدرێت لە دوای ئەوەوە کە دانیشتنی دووەم دەست پێ دەکات لیژنەی تایبەتمەند بە پەیڕە و یاخود بە بەڕێوەچوونی کارەکانی کۆنگرە تایبەت بە کۆنگرە پێک دەهێنرێت کە لە ئەندامانی کۆنگرەی هەر یەکێتی دەبێت دیارە ڕەشنووس ئامادەکراوە واوەکو دوێنێش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وتەبێژی کۆنگرەی یەکێتی باسی لێو کرد کە ڕەشنووسەکان ئامادەکراوە لێرە دەخرێتە بەردەم ئەندامان یاخود ئەو لیژنانی کە پێیوەست دەکرێت بە پەیڕەوەوە دواتر دەچێتە کۆنگرەوە و لەلایەن ئەندامانی کۆنگرەوە دەنگی لەسەر دەدرێت ئەگەر دەنگی پێویستی هێناوە پەسەند دەکرێت گەر دەنگی پێویستی نێ نادیارە ڕێکار و شێوازی تایبەتی تر بە خۆیانیان هەیە و دواتر باسی لێوە دەکەن ئەمانە بە شێوەیەکی گشتی باس لە بەڕێوەچوونی یەکەم ڕۆژی کۆنگرەیە و پلان بۆ دووەم ڕۆژ و سێم ڕۆژ دیارەت کۆنگرە 3 ڕۆژ دەبێت 3 ڕۆژ بەڕێوەچوونی کۆنگرە بەردەوام دەبێت پلان بۆ دووەم ڕۆژ و سێم ڕۆژ دیاری نەکراوە بەڵام بەگشتی ئەوە دەبێت کە لەسەر دەنگدان و لەسەر دەنگدان بە بڕگە و یاخود بە پەیڕە و بەو پێشنیارانەی لە پەیڕەودا دیاری کراوە دەنگدانی لەسەر دەکرێت دیارە لەناو پەیڕەودا و گۆڕانکاریانەی کە ڕوودەدا لە ناو یەکێتی و یەکێتی لە کۆنگرەی 4ەوە کە قەراری لەسەرداوە لە ڕەشنووسدا وەکو ئاماژەیان پێکردووە 3 ئەنجومەن دیاری کراوەیەکیان ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیە کە ژمارەیان لە 124 ئەندامی سەرکردایەتی یەکێتی کە لە کۆنگرەی 4 هەڵبژێران کەم دەکرێتەوە بۆ 50 ئەندامی سەرکردایەتی یەکێتی و لەگەڵ سەرۆکێک کە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی پێک دێنن واتە 50 ئەندامی سەرکردایەتی و سەرۆکی یەکێتی 51 کەس ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی پێک دێنن دواتر
ئەندامانی مەکتەبی سیاسیەکێتی هەیە کە ڕاستەوخۆ دواتر لەلایەن ئەندامانی سەرکردایەتیەوە هەڵدەبژێردرێت دە ئەندامی ژمارەیان کەم دەکرێت وانش بە هەمان شێوە بۆ دە ئەندامی مەکتەبی سیاسیەکێتی هەروەها ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژۆندەکانی یەکێتی ناوەکەی دەگۆڕدرێت و هەمووکو خۆشیان ئاماژیان پێکردو لە سیاسەتی کاریشا کارکردنیان دەگۆڕێت و دەبێت ئەنجومەنێکی کاراترەمە بە وتەی خۆیان کە لە کۆنگرەدا باس دەکەن لە ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژۆندەکانی یەکێتیەوە دەکرێت ئەنجومەنی پاراستن و بەرژۆندەکانی یەکێتی ناوەکەی دەگۆڕێت و ئەنجومەنێکی تر هەیە کە ئەنجومەنی پشتیوانی ئەمە ڕاستەوخۆ لەلایەن بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەڵدەبژێرێت کە ژمارەیان 100 کەس دەبێت و ئەم ئەنجومەنە بۆ پشتیوانی کردن یاخود سەرپەرشتیکردن و هێنانەکایەی ژنان و گەنجان و خوێندکاران و لاوان دەبێت کە بتوانن پەرە بەم بابەتە بدەن و ڕاستەوخۆ لەلایەن سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە چاودێری کارەکانیان دەکرێت ئەمە سێ ئەنجومەن دەبێت کە تا ئێستا وەکو گۆڕانکارانەی باسی کراوە و گۆڕانکاریە گەورەکە ئەوەیە کە بەشێکی زۆر لە چاودێرانی سیاسی لەگەڵەوەی کە بڕیاری بەستنی کۆنگرە یەکێتی درا باسییان لەوە کرد کە گۆڕانکاریەکە ئەوەیە یاخود ئامانجی سەرەکی کۆنگرە بۆ ئەوەیە کە سیستەمی هاوسەرۆکی لە ناو یەکێتیدا کۆتایی پێبێنن کە لە دوای کۆنگری چوارەوە سیستەمی هاوسەرۆکی لە سێ کۆنگری ڕابردوودا کە جەلال تاڵەبانی پێشەوەی وەفات کات لە سێ کۆنگری ڕابردوودا بە سکرتێری یەکێتی هەڵدەبژێردرا و لە دوای کۆنگری چوارەوە کە جەلال تاڵەبانی وەفاتی کرد و کۆنگری چوار بەڕێوەچوو بۆ یەکەم جار لە ناو مێژووی یەکێتیدا سیستەمی هاوسەرۆکی پەسەند کراوە دیار بوو ڕووداوەکانی هەشتی تەموزی بە دوای خۆی داهێناواتە 2 ساڵی ڕابردوودا بەشێک لە یەکێتیەکان و باسی دەکەن وکو دوێنێژ لە پەیامێکیدا بافڵ تاڵەبانی سەبارەت بە کۆنگرە باسی لێوە کردو جەختی لەوە کردو کە هەنگاوی کۆنگری پێنجەمیان هەنگاوێکی کاراتر و کاریگەرتر دەبێت و کۆنگرەیەکی باش و سەرکەوتوتر دەبێت بۆ قۆناغی سیاسی یەکێتی ئەمەش دەلالاتن لەوەی کە لە 2 ساڵی ڕابردوو داوەتە لە کۆنگری چواردا سیستەمی هاوسەرۆکی لە ناو یەکێتیدا سەرکەوتونە بۆ شکستی خواردۆ شکستی هێناوە بەشێکی زۆریش لە ئەندامەکانیان باس لەوە دەکەن هەروەها ئەمە یەکێک دەبێت لە گۆڕانکاری گەورەکانیان و دەمەوێت باسی ئەوە بکەم کە جیاوازی کۆنگری ئەمساڵ لەگەڵ پێنجەم لەگەڵ کۆنگرەکە چوار کۆنگری ڕابردوو ئەوە دەبێت کە لەگەڵ بڕیاردان لە 28 ئەمساڵەوە واتە مانگی ڕابردوو کە لە مەکتەبی سیاسی یەکێتی لە کەرکووک کۆ بۆ بڕیاریاندا بە سەرۆکایەتی بافڵ تاڵەبانی کۆنگری پێنجی یەکێتی ببەستن ئەمە دوو کاردانەوەی لێکەوتەوە بەشێکیان پێشوازیان لێ دەکرد کەندام و لایەنگرانی یەکێتی بوون پێشوازیان لە بەڕێوەچوونی کۆنگرە دەکرد بۆی کە پێیان وابوو کۆنگرە دەبێتە نوێبوونەوەی یەکێتی یاخود نوێبوونەوە لە کاردا لە سیاستدا لە پەیوەندەکانی یەکێتی لە ناوخۆ و لە دەرەوە بە هەمان شێوە پێشوازیان لە بڕیارەکەی مەکتەبی سیاسی و بڕیاری سەرۆکی یەکێتی کرد ئەو پشتیوان بوون بۆ بەشێکی تریان کاردانەوەیکی ترەوە بوو کە ناڕەزایەتی لێکەوتەوە و بایکۆتی بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی و لەسەر ئاستی باڵاش ئەندامێکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژۆندەکانی یەکێتیشی لێکەوتەوە کە بەشداری کۆنگرەیان نەکرد ئەمەش بۆەوەی کە لە دوو ڕۆژی ڕابردوودا مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژۆندەکانی یەکێتی لە پەیامێکی ڤیدیۆیدا بەڕوونی باسی لەوە کرد کە بەهۆی خراپی میکانیزمەکانی بەڕێوەچوونی کۆنگرە واتە ئەو پێی وایە و ناڕازیە لەوەی کە کۆنگرە نابێتە کۆنگرەیەکی چۆنەڵی نوێکبوونەوەی یەکێتی و گلەیی لە میکانیزمەکانی بەڕێوەچوونی کۆنگرە هەبوو یاخود ئەو پێشنیازانەی کە لە ڕەشنووسدا ئامادەکرا و بڕیار وایە هەیکەلی داهاتوو حیزبەکەی لەسەر پێک بهێنرێتەوە ناڕەزایی دەربڕی لەبارەی ئەمەوە و نیگەران بوو و باسی لەوە کرد کە بەشداری ئەمانە دەبنە هۆکارێک بۆی کە ئەو نەتوانێتکو ئەندامی باڵای سیاسی و بەرژۆندەکانی یەکێتی بەشداری کۆنگرە بکات و بایکۆتی کۆنگری ڕاگەیاند و بە هەمان شێوە دوێنێ لە پەیامێکی ڤیدیۆیدا لا هوور شێخجەنگی هاوسەرۆکی پێشووی یەکێتی کە دواتر لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە بە بڕیاری سەرۆکی یەکێتی لە حیزبەکە دوور خرایەوە باسی لەوە کرد کە کۆنگرەی یەکێتی کۆنگرەیەکە بەم کچوپڕی ئێستا کە دیارە ئێستا لەحزەی کە کۆنگرە یەکەم ڕۆژی بەڕێوەچوونی کۆنگرەیە لە ساڵی 2019دا مانگی 12 کۆنگرە یەکێتی بەڕێوەچوو 3 مانگی ماوە بۆی کە وادی 4 ساڵەکەی خۆی تەواو بکات کۆنگرە یەکێتی و پێ بنرێتە کۆنگرەی پێنجەمەوە واتە 3 مانگی ماوە بۆی کە وادی کۆنگرەی 4 بەسەر بچێ بەو کچوپڕی کە ئێستا کۆنگرە بەسراوە لا هوور شێخجەنگی باسی لەوە کرد تەنها ئامانج لەوەیە کە یەکێتی سیستەمی هاوسەرۆکی هەڵبوەشێنێتەوە هەروەها ئەو ئەندام و هەواڵانەی کە نزیکن لە لاهوری شێخجەنگیەوە بە وتەی خۆی کە باسی کرد دوور بخرێنەوە لە ناو یەکێتیدا و ئەمەش هەنگاوێکی خراپ دەبێت بۆ داهاتووی یەکێتی و بۆ سیاسەتی کاری یەکێتی و پەیوەندیەکانی یەکێتی لە ناو خۆ و لە دەرەوەش بگرا باسی لەوە کرد کە هەر لە سەبارەت بە پەیامە ڤیدیۆکەی لاهور شێخجەنگی باسی لەوە کرد کە ئەو هەنگاوی داهاتووی کە 2 ساڵی ڕابردوودا بێدەنگیان هەڵبژاردووە تەنها لەبەر سیاسەتی ناوخۆ یەکێتی و هەواڵانی بۆ لە ناو یەکێتی و
هەروەها دۆخی هاوڵاتیان و هەرێمی کوردستان و دۆخی سیاسی هەرێمی کوردستان بۆی هەنگاوەکانیان نەبێتە هۆی ئەوەی کە جۆرێک لە ئەمنی و ئاسایش لە ناو شاری سلێمانی و دۆخی سیاسیش لە هەرێمی کوردستاندا تێکدا بەڵکو هەنگاوی داهاتووی ئەوان لە دوای بەستنی کۆنگرەشەوە و لە پەیامە ڤیدیۆکەیدا سەبارەت بە کۆنگرە باسی لەوە کرد کە بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەن و لیستێکی هاوبەشیە و لیستێکیان دەبێت کە دەنگە ناڕازیەکانی هەرێمی کوردستان کۆ بکاتەوە بتوانن ببن بە داکۆکی کار لە مافی و لە ماف و دەنگ و ڕەنگی هاوڵاتیان ئەمە لە پەیامە ڤیدیۆکەیدا بەڕوونی باسی لێوە کردووە لە کۆتا بایکۆت و بەشێک لە بایکۆت بەرلەوەی کە باز لەوە بکەم بەشێکی تر لە ئەندامانی سەرکردایەتی کە سەرکردایەتی ژن و پیاو بوون و نزیک بوون لە لاهوری شێخجەنگیەوە بایکۆتی کۆنگرەیان ڕاگەیاند هەرچەند دەتوانم بڵێم لەلایەن هیچ کەسێکەوە لە ناو کۆنگرە و لە ناو یەکێتی بانگێژ نامەیان بۆ نەچووە کە بەشدار بن لە ناو کۆنگرەی پێنجی یەکێتیدا بەڵام وەکو خۆیان ئاماژەیان پێ کرد ئەگەر بانگێشتیش کرابانایە بۆ ناو کۆنگرەی یەکێتی ئەو بەشداری کۆنگرەیان نەدەکرد ئەمان کە پێشتر لە دوای 8 تەمووزەوە بەهۆی نزیکایەتیان لە لاهور شێخجەنگیەوە لە یەکێتی دوور خرانەوە بە هەمان شێوانش بایکۆتی کۆنگرەیان ڕاگەیاند و لە کۆتا کاردانەوە سەبارەت بە کۆنگرەی یەکێتی سۆران جەمال تاهیر وتەبێژی بە وەزیفەی وتەبێژی یەکێتیەوە دوێنێ شەو ڕایگەیاند کە سەرلەبەری دوێنێ ئێوارە ڕایگەیاند کە بایکۆتی کۆنگرە دەکات و دلیل و یاخود سەبەبی بەشداری نەکردنی لە کۆنگرە باسی لەوە کرد کە بەشدار نابێت لە دووکەرتکردنی حیزبەکەی واتە ئەمیش بە هەمان شێوەڕێی ئەوەیە کە کۆنگرە بەم کچوپڕی ئێسا کە دەکرێت دیارە بایکۆتی ژمارەیەک لە کەسانی دیار لە ناو یەکێتی و ژمارەیەک سەرکردایەتی تری یەکێتی پێی وایە کە ئەمە هەنگاوێکی باش نابێت بۆ سیاسەتی داهاتووی کاری یەکێتی ئەمە سەرجەم ئەو جیاوازیانە بوو کە کۆنگرەی پێنجەمی یەکێتی جیاواز کرد لە کۆنگرەی چواری یەکێتی بەڵام ئێستا بڕیار وایە کاتژمێر 11 دەستپێکی دانیشتنی یەکەمی کۆنگرە بەڕێوە بچێت دواتر لە هەر زانیارێکی نوێ پێوەست بە کۆنگرە ئاگادارتان دەکەینەوە دەگەڕین وڵاتان.